فشارە حیزبیەکان بۆ دەستپێکردنەوەی دەوام و شکاندنی بایکۆت و دابەشکردنی موچە بە سیستەمی نوێی پاشەکەوت هەموو ئەمانە نەیانتوانی مامۆستایانی ناڕازی ڕازی بکەن و دەرگای ناوەندەکانی خوێندن بکەنەوە. لە بەیاننامەیەکیشیاندا دەستەی مامۆستایانی ناڕازی لە چەمچەماڵ بایکۆتی دەوامیان دووپات کردەوە تا و کاتی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ئێمە جارێکی تریش ئەمانەوێ ئەوە بە گوێ دەسەڵاتی ستەمکاردا بدەین کە دڵنیابن بایکۆت بەردەوامە هەتا پاشەکەوت هەڵ نەگیرێ و بە تەواوی و ئەوەی بە ناوی پاشەکەوت 4 ساڵە لە موچەکانمان کراوە نەگەڕێتەوە. ئەم بەناو کەمکردنەوەی پاشەکەوتە بە پلانێکی کاتی دەسەڵاتی حیزبی ئەزانین لەم سەروبەندەی هەڵبژاردنەدا هەر بۆیە مامۆسایان و فەرمانبەران لەوە هۆشیارترن جارێکی تر بە درۆ و فێڵی دەسەڵات چاواشە بن. ئێمە هیچ متمانەیەکمان بە و سیستەمە نوێی پاشەکەوت نییە، پێمان وایە ئەمە فێڵێکی دەسەڵاتە لە سەروبەندی هەڵبژاردنەکانە بۆ هیچ متمانەیەکمان پێ نییە و بەو سیستەمە نوێ ناچینەوە هۆڵەکانی هاوکات ژمارەیەک کارمەندی تەندروستی سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ ڕایان گەیاند تا دوورخستنەوەی دەستی حیزب لەسەر جەمجومگە تەندروستیەکاندا و گەڕانەوەی شکۆ بۆ نەخۆشخانە و پزیشک و کارمەندانی تەندروستی لە بایکۆت و ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن. لەگەڵ ئەوەی تا ئێستا بە شێوەیەکی گشتی درێژەمە بە بایکۆت داوە لە نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستەکانی قەزای چەمچەماڵ هۆکاری جێشتنی شوێنی کارەکانمە دەگەڕێنینەوە بۆ بێمتمانی حکوومەتی هەرێم هەروەها جێبەجێنەکردنی بەشێکی زۆری داوەڕاوەکانمان و لەگەڵەوەشدا کۆمەڵک داواکاریمان هەیە. سەرەتا دوورخستنەوەی کەسانی حیزبی و دەستی حیزب لە تەواوی بەرپرسارەتیەکان و فەرمانگەوەندە خۆشخانەکان گۆڕنی دەستەی بەرەبەرایەتی تەندروستی قەزای چەمچەماڵ چونکە پشتگیری تەندروستکارانیان نەکردووە هەڵوەشانەوەی سندیکای کارمەندانی تەندروستی قەزای چەمچەماڵ وەک هەمیشە بێدەنگیان هەڵبژاردووە. لێپێچینەوە و بێدەنگکردنی ئەو کەسانەی کە هەڕەشەی نەقڵ و گواستنەوە لەسەر کارلابردنی فەرمانبەران دەکەن لە فەرمانبەران مانگی جارێک موچەمان پێ بدرێت نەک وەرزی جارێک دەستکردنەوە بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران چکە لە ئێستادا ماوەی 3 ساڵ دەبێت و پلەبەرزکردنەوەی وەستاوە. ماوەی 16 ڕۆژە پزیشکان و کارمەندانی تەندروستی لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بایکۆتی دەوامیان کردووە. بەشە هەستیارەکانی نەخۆشخانەکانیش وەک فریاکەوتن و منداڵبوون هیچ دەوامێکی تێدا ناکرێت و حاڵەتە کتوپڕەکانیش ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی و کەرکووک دەکرێن. ناوەندەکانی خوێندنیش لە سنوورەکەدا لە دوای تاقیکردنەوەکانی وەرزی یەکەمەوە دەوامێکی ئەوتۆیان تێدا نەکراوە و مەترسی فەوتانی ئەم ساڵی خوێندنیان لەسەرە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.